چەندین ساڵ لە شارەزانی ئابووری پسپۆڕانی نەوت و پەرلەمانتاران هۆشداری دەدەن لە خراپ بەکارهێنانی مەلەفی نەوت لەلایەن دەسەڵاتدارانی هەرێم و دەڵێن نەوت نەکرێت بە چرای خۆشگوزەرانی بۆ هاوڵاتیان و گەندەڵی تێدا بکرێت ڕۆژێک دێر لە دەستی هەرێم دەردەهێنرێت. ئێستاش دەوترێت حکومەت داتا و مەلەفی نەوتی بە کۆمپانیای دیلۆت سپاردووە کە ساڵانە لە بەرامبەر ئامادەکردنی راپۆرتێک لە سەرداهاتی نەوت 500 ملیۆن دۆلار وەردەگیرێت، لە کاتێکدا دیلۆیتیش دەڵێت لە ڕاستی و دروستی داتاکان بەرپرس نین. دیلۆیت نووسویەتی کە من بەرپرس نیم لەسەر ئەم داتانەی کە کاڵێ من بەرپرس نیم واتە ئەو وەکو کۆمپانیایەکی باوەڕ پێکراو لە بواری پاڵپشتکردنی داتاکانی نەوت و غاز لە دنیاە و وردبینی و ژمێریاری ئەو بۆ خۆی بەم شێوەیە نووسویەتی. ئەمە بۆ خۆی بەڕاستی پرسیارێکی گەورەیە لەسەر بواری کەرت و غاز لە هەرێمی کوردستان. ئەمەوێ ئەوە بگەێنم بە هەموو لایەک کە دیلۆیت بۆ بڵاوکردنەوەی دیلۆیت و ئەو کۆنتراکتە بای 500 ملیۆنی کە یعنی دراوە بە دیلۆیت بۆ ئەوەی کە دیلۆیت ساڵانە ئەو راپۆرتە پێشکەش بکات. ئەمە بۆ خۆی بەهەدەردانی بەڵێ ئەمە بەهەدەردانی با بڵێن سامانی نیشتیمانیە و بەهەدەردانی کەرتی نەوت و غازە بەم شێوەیە. هەرێمی کوردستان لە بەردەم چاڵێکی گەورەیە دوای ئەوەی دادگای فیدراڵی عێراق بەم شێوەیە هەرێمی کوردستانی خستە سوچێکەوە کە خۆشی نەزانێت با بڵێن لە چ سوچێکی خراپایە. باز لەوە دەکرا حکومەت بەهۆی شەفافیت لە داهاتینەوەت کوردستان بکاتە وڵاتێکی پێشکەوتو و خۆشگوزەرانی بۆ هاوڵاتیان فراهم بکات. نەوت لە کوردستان هێندەی گرفت بووە نەبووە تەمایی پێشکەوتن و ئاوەدانی، ئەوەش بەهۆی گەندەڵی و شاردنەوەی داتاکان لە خەڵک و هەروەها لە پەرلەمانتارانیش. ئەم سیاسەتەی کە حکوومەتی هەرێم و بە شێوەیەکی مرکزی و بە شێوەیەکی بنەماڵەی گرتوێتە بەرامبەر بە سەرچاوەکانی وزە بە تایبەت غاز و نەوت ناشەفافێتی زۆری تایە، مەشاکیلی زۆری تایە و گومان زۆر دروستەکە و تەنانەت زیان و گورزێکی کەمەشکێن ئەدا لە ئەو داهاتانەی کە ئەکرێ کۆ بکرێتەوە و چارەسەری چەندین کەلێن و کێشەی پێ بکرێت لە هەرێمی کوردستانە لە کاتێکە ئێمە بینین نەبوونی پرۆژەکانی خزمەتگوزاری، نەبوونی موچە خۆران، نەبوونی دەرمان لە خەسخانەکانەوە زۆر قەیران و کێشەی تر زبڵی سەر ڕێگا و کوچە و کۆڵانەکان هەمووی هۆکاری ئەوەیە کە ئەم داهاتە نەخراوەتە خزمەتی خەڵکەوە و لە خزمەتی چینێکی سیاسی فەرمانڕەوایە تەوزیف کراوە کە زیانی بە ئابووری کوردستان، ژێرخانی ئابووری، خزمەتگوزاری خەڵکانی یعنی هەموو چین و تۆژەکان بە شێوە لە شێوەکان لەژێر کاریگەری ئەو گەندەڵیان کە لە مەلەفی نەوت و غازاکراوە. ئێستا چارەنووسی نەوت و غازی هەرێم لە بەردەم مەترسیدایە و دادگای فیدراڵی ڕەزامەندی داوە لەسەر دەست بەسەراگرتنی کەرتی نەوت و غازی هەرێم بۆی نادەستوری بوونی فرۆشتنی لەلایەن هەرێمەوە، بۆی ئەوەشی دەسەڵاتدارانی هەرێم نەوتیان بۆ بەرژەوەندی خۆیان بەکارهێناوە. ئێستا تەنانەت هاوڵاتیانیش ئامادە نین بەرگری لە هەرێم بکەن و پشگیریەکی ئەو تۆی نەماوە. ڕامیا ڕۆسمان، کەناڵی پەیام، سلێمانی.